دو هاسری زور جانو خوشیرین و قصه خوشم بینی سلاود لبد سلام لتوش باريس. زور سپاس وتی هتا هکو عمره لکامیرا ترسم لبرچی والله نازم عليك بيكيسيها لا باشا نای برزت كمان. کا کمال چون سردانی فامیلی مولتان کردوا والله هربا ما زوي بقورين هاتينا فاميلي مام. یا خوا بخیر بخلکی چوی كركوك. بیچه بزمان را دیاره کرد والله اسمع فرقيني. والله فرقيني مهم لكردستان جين ولا اكتريتيا والله لقل ما رمضان چوني الاخواب زياد بيزور باش هاتوينا. حتى استاتينو برسي لا والله نتينينا برسي. هيت. اي والله زور باشا سباس. رجعنا بتشي خيريكي والله لو تي رمضان بيت وخريكنين. بشي خوتشي فرمان بري لكاتي إيشكت ككاسة جدت لا زور عصبيت بكا حدي ترابونة تشونا يعني بنمونة شخصية كا زور آسايا لا يا زور اعتيادية. تورنابي؟ لا تورا نابي. والله ما تورا نابي. يعني أجر كسكش تورتك عصبيتك بنمونة بين تنميني أنشتك بهالخوت تشتو ولا ين اللي قريها تاخذ والله مزبور أودية ولا ما نسكيش لا يا باشا من أقرأ ولا خزانكات بزن لما أقرأ ولا خزانكات ضير والله برو ولا أقول لك من جاني سپاسەکەم حياتم باشی نايوتوتيا ئاشنا عشنا خاتو عشنا چند سال هاوسەر گریتان کردووە سێزدە ساڵ پێش نوتە سێزدە دوانزە و نیو مانجا حدوتە سێزدە زۆر باشە خۆتە منتان درێژ بە پێکەوە چ سیفەتێکی هاوسەرەکەت زۆر بەدڵاتەوە و دوانزە ساڵی کە پێکەوەن والله الحمد لله هم صفتەکانی بەدڵمە بس يعني زۆر حەزی لە خارجە ئەوی ناخۆش والله بۆ کوردستان زۆر خۆشە وەرێرەت و بۆ ناڕێتەوە خارج بۆ کوردستان زۆر خۆشە ئێستا دێم وەلای تۆ قسەت لەگەڵ ئەەکەم غازینی مەوش حەزی لە خارجە مش منداڵتان هەیە؟ ناوەڵڵا یاخوا خی گەورەی ئینشەڵڵا مناڵێکی جوانتان بداتێ مناڵێکی ساڵحتان بداتێ ئینشەڵڵا باشە چ شتێکی لای تۆ زۆر سەرنجڕاکێشە بۆ منە بڵێ لەسەر ئەو شتە مزاواجم لەگەڵ ئەو کردووە والله ڕاستگوۆیە الحمد لله ڕاستگوۆیە متدەینە و لەخوا بە زیادبی يعني هم خواردنەکان لە خواردن شو يعني هیچ ڕەخ نەچی نییە و هەموو شتێک بێخوا الحمد لله ئەوە زۆر خۆشە ینی پیا و طبیعەت کشمیشی نەبێت لەخوا بەزی ئەو شتانی هەیە الحمد لله الحمد لله زۆر باشە با بچمۆ لای بزانم وەرە ئێرە بزانم بۆچی حەزت لە دەرەوەیە بۆ حەز لە کوردستان نییە والله وجهي زور كس يعني حياة حزيبة خارجة هي مش حزمان لخارجة چ شتێکی وای لێت کردو تۆ مش تيكي هەموو شتێکی وڵا کوردستانی خۆمان زۆر خۆشە زور دەشت و دەری جوان شوێنی خۆش بۆ سیاحە لە خارجة وشتانە هەیە بە زیادەوە اینجا چی لە کوردستانیشە بەڵێ هەیە بەس طبیعەتی ئەولا خۆشترە لێرە يعني طبيعتي أولاد بخوشتر ليرة وبالضبط ها عندك راستا ها أوان لسر خوراقري پرورده أكرن ولسر بنمايك پرورده أكرن درو دلسة وغدر وأوانا زور باشا وش تيجي خوش منا جرنو لبيني خوتانا لبيني خوم والله لو كاتي أنا تجيت نايت بيرمان دنيش تخوش نقرأ بابلي علي قرأ والله فاميلي مولت ولايكا ده زور باشا مادام نكتيك بسراتي كي خوش مبدع برعان لو كاتي هيت نايت بيرم لا والله ها رقم كذا ايوه متابعي برنامج منن بالله يعني شلون دوي فتات سيدة كيزم ده اي زور باشا عمرو هاتين زيك ما قوري زور باشا خوش حال بوم اجمل واشنا خان بصدفيكي زور سيريا كتري ما بيني با بيقرموا من لاي دس شركة بوم دسوش ما شورت اول شادوتي اريو اي بيانا يا افرتانا وتم اي بيانا وتم مردكا بوم بزر كردو بديتو يا قرا صدفيكي زون أبو بس هاتيكي خوش وتمنانا وإي بيانا ونينا كي قر ليرة بهر ليرة يا وتم باشا مادم غريبني وتي شكلت غريبني وتو يشطانا باش كشكي وتم دورني يكسر خصايكم بوكا سپاسەکە خوش حال خوش من زياتر بقربان زور سپاس باشا بام برسيرتك طالبكا اگر زانی تانو کاتاب نخوان خلاتو نوتانا كمان نوتيرو بشكوا بو او خلاتاني كهمانو سبونسرن باشا ان شاء الله بتقسمتن یەکەم شەڕی کوردستان یەکەم شەڕ کە کوردستانی دابەشکرد ناوی چی بوو؟ لۆزان ئەوە لۆزان پەیمانە شەڕەکە ئەوە والله شەڕەکە یان شەڕەکە
شتێ نزیکی کەرەوە هیچ نازانی واللهی ئەزانم بەس نایەتە بیرم باشە بە من ئاسان کارتان بۆ بکەم لە نێوان دوو شەڕە چاڵدێران چاڵدێران زۆر زیرەکی تەواو چاڵدێران چاڵدێران هاتەوە ناوی چی بوو؟ چاڵدێران نانە تۆ ناو چی بوو؟ کەماڵ کا کەماڵ زیرەکی الحەمدولله لەخوا بەزیاد بێ باشە؟ یەکسەر وتی معلوماتی زۆر باشە معلومات ئامەی زۆر باشە دەستەکان خۆش بێ وەڵامەکەی زۆر ڕاستە با من بگەڕێمەوە لای خاتون چاڵنجێکی لەگەڵ بکەم باشە؟ چاڵنج لەگەڵ ئەەکەم سوالت لێ ناکەم باشە؟ ماڵێ فەرموو باشە؟ ڕاستی با بگەڕێمەوە لای ئەو بەدزیە قسەی لەگەڵ بکەم تو حەز لە چ ڕەنگێکە؟ شین ئەمەڵە باش هاوسەرەکەت چ ڕەنگێکی زۆر لەلا جوانە؟ والله زۆر شین عنی شینیشە لا جوان والله هەم ڕەنگەشی لێ جوانە بە زیاتر شینی لا جوانە شینی لا جوانە؟ ئەوە زۆر باشە ئەوە شارەزای سیفەتی هاوسەرەکەیت و سیفاتی ئەوە شەکانی شایەتی ئەوە دەکە تۆ هاوسەرەکەت زۆر خۆشەوە زانی هەموو شتێکی ینی چ شتێکی بەدڵ و حەزی لە چ شتێکە وەڵامەکەی تۆش زۆر ڕاستە دەستەکانتان خۆش بێ من زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ئێوە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس بەس خاتون زیاتر حەزتان لە چ خواردنێکی ئێوە پێکەوە؟ والله هەموو خواردنێک دەخۆین الحەمدولله بەس زیاتر و زیاتر حەز لە برنجە هیچ خواردن لە دەرێ داوا ناکەن؟ بعد وڵە داوا دەکەین باشە من ئێستا ئەپێکتان پێ ئەناسێنم خۆی زۆر ناسراوە بەڵام ئەپێکتان پێ ئەناسێنم هەم لە خێرایی کات بە زووترین کات ئەگاتە بەردەستان و هەمیش نرخەکانیان هەرزان و گونجاوە ئەگەر ئەوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەسەکان خۆش بێ کاک کەماڵ ئێوە لەلایەن ئەپی لە زوو بوون بە خاوەن بڕی 15000 دینار ئەگەر ئەپەکەتان نیەوە توان ئەپەکە دابەزێن لە ڕێگەی و بارکۆدەوە کە لە پشتەوە هەیە و هەم مینوەکان ببینن بە بڕی 15000 دینار خۆشترین خواردن نا لە فامیلی مۆڵ نییە ئێستا هاوکارانم یارمەتیت ئەدەن و ئەپەکەت بۆدا ئەبەزێنن ئەو کاتە 15000 شتە سەر حیسابەکەتان ئەتوان بە بڕی 15000 دینار خواردن لەوێ بە بەلاش داوا بکەن باشە؟ زۆر سپاس و هەروەها لاڤی ڕۆسێکمان هەیە تایبەت با کەلوپەلی خانمان هەر لە ناو فامیلی مۆڵات تۆ توانی بچی کەلوپەلەکانی خۆت لەوێ کە دیاریان کردو وەری بگریت سپاس دەکەم کام دوکان عندەکان لەسەرەیە دەستەکانتان خۆش بێن سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم زۆر سپاس سپاس خۆشحاڵ بووم مەمنون سپاس مەمنون